و پێویست دەکا ئیمانداران بەو هەڵوێستەوە سیرکەن کە خوای پەروەردگار ئەم ژیانەی دروست کردووە، ئەم ژیانە خۆشیتیایە ناخۆشیتیایە، لەشساغیتیایە نەخۆشیتیایە، دەوڵەمەندیتیایە فەقیریتیایە، جا زۆر بە ئاسایی وەری بگرین ئەمەش چونکی یەکێکە لەو نەخۆشیانەی کە ڕووی داوە، بەس ئەوەندە هەیە لەوانەیە ئێمە لەگەڵی ڕانەهاتوین. حتا ئەوە سەحەی عالەمی بڵاوی کردوتەوە کە پێویست ناکە خەڵک لە سەری زۆر بترسێ و ئاوا هین بکات، چونکی ئەڵێ لە سەدا دووی ئەو کەسانەی کە تووژە بن وەفا دەکەن. لە ڕاستی ئەوە نیسبەتێکی زۆر نییە، پێویستەکە ئینسان بە ورەیەکی بەرزۆ، مسلمانان بە وەورەیەکی بەرزۆ ڕوبەڕووی ئەم بابەتە بنەوە. ئەم جارەوەش هەیە کە ئیمانداران نەبێ ئەوە بزانن کە الضار والنافع هو الله، کە سوودگەیەنەر و زیان بەخش بە فەرمانی خوای پەروەردگار دەبێ. و ئیبراهیم سلامی خوای لەسەر بێ دەفەرمێ وئیذا مەریضت فهو یشفین، فەرمێ هەر کاتێک کە نەخۆش کەوتم خوای پەروەردگار شیفام بۆ دەنێرێت. هیچ کەسێک نامرێت هەتاوەکو ئەجەلەکەی تەواو نەبێت، چونکی قورئانی پیرۆز دەفەرمێ لكل أجل كتاب، هەموو ئەجەلێک نووسینی تایبەتی خۆی هەیە. فإذا جاء أجلهم فلا يستأخرون ساعة ولا يستقدمون، کاتێکیش ئەجەلیان هات دواوبەر ناکا یەک چرکە. و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە صحیحە کە دەفەرمێت جوبرائیلی ئەمین هاتووە خستوێتە ناو ناخمەوە کەوا هیچ نەفسێک نامرێ هەتاوەکو ئەجەلەکەی تەواو نەکا، هەتا هەموو ریزقەکەی تەواو نەکات. هیچ بەڵایەک هیچ نەخۆشیەک هیچ مەینەتیەک نییە کە داباری بێ ئیلا خوای گەورە شیفای بۆ داناوە. بەڵام ئەوەندە هەیە ئێمە ڕێمان لە شیفاکە نەکەوتۆ، پێویستەکە بە دوای شیفاکە کەوا بوو پێویستەکە عیلاج بەکارهێنین. لا سامح الله ئەگەر کەسێک تووشی نیشانەی لەو نیشانانە بوو با بە زووترین کات بکاتە بنکەی تەندروستی فەحسی خۆی بکە تا نەتیجە شتەکەی پێڵێ. هەندێک کەس هەیە لە دەرەوەی وڵات یا لە سنوورەکانە بە قاچا خۆیان دێن و یا کە سوکاریان دەهێنەوە یا شتێک لەو بابەتانەکەن. بەڕاستی ئەوە حرامە، جائز نییە، گوناهبارە بن. هەر لا سامح الله بەهۆی ئەوانەوە هەر کەسێ تووشی ئەو نەخۆشە بێ ئەوە گوناه و تاوانەکەی لە ملی ئەوانایە، چونکی بەڕاستی پێویستەکە هەمووان احتیاتی تایبەتی خۆیان بکەن بۆ ئەوەی بە سەلامەتی ئینشاءالله ئەم نەخۆشەش تێپەڕ بکە و مسلمانان لە وڵاتی ئێمە و لە شوێنەکانی تریشا ئینشاءالله سەلامەت بن لێ.